Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. منی ئەدا خۆشحاڵم گەڕامەوەلاتان لە ڤیدیۆیەکی نۆدا. وانە ئەمڕۆمان باس لە دەوشە ئەکەین کە پەیوەندیدارن بە جەنگەوە. وەکەزان ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام کاتێکە هاوڵەکانەکەینەوە ئەم وشانە ئەبینن ئەگەر بۆ نمونە هاوڵەکان لە کەناڵێکی ئینگلیزی سیر بکەین بەونە CNN و BBC ئەمانە بە دڵنیایی ئۆگویستی ئەم وشانە ئەبین کاتێک کە بینەری هاوڵێک ببین بە ئینگلیزی کە لەبارەی شەڕ و شۆڕ و جەنگەوە بێت. جا ئەمڕۆژ باس لە دە وشاکەین کە پەیوەندیان هەیە بە جەنگەوە. تەنها لە سەرەتایەوە بڵێم ئەگەر سەبسکرایبتان نەکردووە لە خوارەوە بۆکسێکی سوور هەیە سەبسکرایب بکەن بۆ ئەوی بتوان سوود لەوانەکانی داهاتووان وەربگرن و ئەگەریش ڤیدیۆکەتان بەدڵ بۆ لایکی بکەن ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن و هۆکارەکەیمان لە کۆمنت بۆ بنووسن. ئێستاش با دەست بە یەکەم وشەمان بکەین. وشەی یەکەم war واتە جەنگ. war جا هەوڵ بن خۆشتان بیڵێنەوە لەگەڵ ڤیدیۆکەیە بۆ ئەوی بتوان سوودێکی زیاتر وەربگرن. war World War I started in 1914. World War I started in 1914. جەنگی یەکەمی جیهان. World War واتە جەنگی جیهانی. World واتە جیهان، war واتە جەنگ. جەنگی یەکەمی جیهان started دەستی پێکرد لە ڕابردووە in 1914 لە ساڵی 1914. جەنگی یەکەمی جیهان لە ساڵی 1914 دەستی پێکرد 1914 بەو جۆرە ساڵەکە خوێندرێتەوە 1914 لە ئینگلیزیە ئەبەنە کاتێک کە ساڵێکی هاوشێوە خوێندیتەوە ئەڵێن 1914 1914 کە مەبەستیان لە 1914 کە ئەم شێوازە لە ڕاستیە لە کوردیا بەکار ناهێنرێت. ئەمە وشەی یەکەمان بوو war. وشەی دووەم weapon واتە چەک. Chemical weapon is a dangerous invention which is against humanity. Chemical weapon واتە چەکی کیمیایی is a dangerous invention داهێنانێکی مەترسیدارە. is a dangerous واتە مەترسیدار invention واتە داهێنان. Chemical weapon is a dangerous invention چەکی کیمیایی داهێنراوێکی مەترسیدارە which is against humanity کە دژی مرۆڤایەتیە. which is against humanity کە دژی مرۆڤایەتیە. کەواتە وشەی دووەم weapon واتە چەک. وشەی دواتر gun ڕەنگە زۆر بەمان ویستی بێتمان. gun واتە دەمانچە. I never shot a gun in my life. I never shot a gun in my life واتە هەرگیز تەقەم بە دەمانچە نەکردووە لە ژیانمە. I never shot a gun in my life هەرگیز تەقەم بە دەمانچە نەکردووە لە ژیانمە. وشەی چوارم bomb واتە بۆمب. خۆمان هەر وشەیەکی مرادیف لەو بڕایانیم لە کوردیا هەبێت داگەر هەبوویەوە لە کۆمنت بینووسن. bomb هەرەڵێن بۆمب خۆشمان. ئەمریکا dropped the first atomic bomb in Hiroshima. ئەمریکا یاخود دەتوانین بڵێین United States dropped the first atomic bomb یەکەم بۆمبی ئەتۆمی خستە خوارەوە in Hiroshima لە هیرۆشیما کە ئەمە شتێکە لای زۆر بۆمان ئاشکرایە. کاتە America dropped the first atomic bomb in Hiroshima. ئەمریکا یەکەم بۆمبی ئەتۆمی خستە خوارەوە لە هیرۆشیما. ئەمەش بە وشەی چوارم. وشەی پێنجەم strike واتە لێدانی سەربازی. بۆ نمونە وڵاتێک لە وڵاتی کایە ئەوە پێوچێ strike واتە لێدانی سەربازی. بۆ نمونە ئاڵێن they warned us that there could be an airstrike by the Russians. they warned us ئەوان ئێمەیان ئاگادار کردەوە. warn واتە ئاگاداری دەکاتەوە. they warned us ئەوان ئێمەیان ئاگادار کردەوە باس لە ڕابردووەکات that there could be an airstrike by the Russians کە ئەکرێ هێرشێکی ئاسمانی یاخود پەلاماردانێکی ئاسمانی هەبێت لەلایەن ڕووسیەکانەوە. بۆ نمونە ناوچێک کە وڵاتێکیان لایەنێک بێ هێرش بکاتە سەر شوێنێکی دیاریکراو بەڵام لە ئامانجێکی بێ لە ئامانجێکی دیاریکراو باوە بۆ نمونە خەڵکی سڤیل بەرنەکەون خەڵکەکە ئاگادارەکاتەوە کە ناوچۆڵ بکەن. بۆ نمونە ئیتر ئەمەش مەبەست لەوەیە یعنی ئەڵێ ئەوان ئاگاداریان کردینەوە کاکرێ پەلاماردانێکی ئاسمانی هەبێت لەلایەن ڕووسیەکانەوە. airstrike واتە پەلاماردانی ئاسمانی. air واتە ئاسمانی بەمانەی هەواش دێت. strike واتە پەلاماردان هەردووگیان بەیەکەوە واتە airstrike
واتە پەلاماردانی ئاسمانی. Russians ڕووسیەکان واتە ڕووسیەکان کە بەو جۆرە ئەخوێنرێتەوە هەر وڵاتی ڕووسیاش بە ڕەشە ئەخوێنرێتەوە لە ئینگلیزیە. وشەی شەشەم ئەتاک واتە هێرشکردن. بۆ نمونەڵین Iran is attacking US bases واتە ئێران هێرشەکاتە سەر بنکەکانی ئەمریکا. کاگەم ماوەیە ئەم بە زمانشان توش بوو. Iran is attacking US bases. ئێران هێرشەکاتە سەر بنکەکانی ئەمریکا. وشەی حەوتەم defend واتە بەرگری لێ دەکات. بۆ نمونەڵین We defend our own land. ئێمە بەرگری لە خاکی خۆمانەکەین. Land بە مانای وشکانی دێت لە هەمان کاتا بە مانای خاکیش دێت. کە لێراڵێ we defend ئێمە بەرگری دەکەین our own land لە خاکی خۆمان. Our واتە هی ئێمە own land واتە خۆمان واتە خاکی خۆمان. کەواتاڵین we defend our own land ئێمە بەرگری لە خاکی خۆمانەکەین. وشەی هەشتم operation کە ئەمە وشەیەکی هاوشێوە نییە لە کوردیا پێم وایە زۆر کات ئەبیستین کاڵێن ئۆپەراسیۆن کە پێم وایە هەر ئینگلیزیەکەیە بەڵام چۆنڵی وەکو تەلەڤیزیۆن کە خۆمان پێڵین تەلەڤیزیۆن و لە ئینگلیزی وەرمانگردووە کە تەلەڤیژنە ئۆپەرێشنیش پێم وایە هەر هەمان شتە و لە بەش لە پزیشکیشدا بە مانای نەشتەرگەری دێت بە مناڵێن ئۆپەرێشن ڕوم واتە ژووری نەشتەرگەری بەڵام لێرە واتە ئۆپەراسیۆن. بۆ نمونەڵین the operation will start tomorrow. ئۆپەراسیۆنەکە سبەینێ دەست پێکات بۆ منە ئۆپەراسیۆنی داگیرکردنی وڵاتێکە یان هەر شتێکی لەو جۆرەیە ئەڵێ the operation will start tomorrow. ئۆپەراسیۆنەکە کە لە کوردیا پێم وایە هەر وشەیەکی چۆنڵی وشەیەکی دیاریکراو نییە لە کوردیا بۆ وشەی operation بۆیاڵین ئۆپەراسیۆنەکە will start tomorrow. ئۆپەراسیۆنەکە سبەینێ دەست پێکات. وشەی نۆیەم explosion واتە تەقینەوە. بۆ نمونەڵین there was an explosion in the city center last week. There was an explosion in the city center last week. تەقینەوەیەک هەبوو یا تەقینەوەیەک ڕوویە لە سنتەری شارەکە in the city center واتە سنتەری شارەکە city واتە شار center واتە سنتەر یاخود دەتوانین بڵین لە کوردیا چەق لە چەقی شارەکە last week هەفتەی ڕابردوو. کاتە باس لە ڕابردووەکە بۆ ناڵین there was an explosion تەقینەوەیەک هەبوو in the city center لە چەقی شارەکە last week هەفتەی ڕابردوو. week واتە هەفتە last واتە ڕابردوو یاخود تێپەڕ بوو. وشەی دەیەم کۆتایی missile واتە موشک. بۆ نمونەڵین a missile hit the ship and sank it. A missile hit the ship and sank it. واتە ساروخێک یاخود موشکێک hit the ship لە کەشتێکەیە and sank it و نوقمی کرد. ئەم ڕستە باس لە ڕابردووەکات بەڵام وشەی hit بۆ ڕابردوو بۆ ئێستاش هەر هێتە واتە هیچ گۆڕانکاریکی بەسەرا نایەت و ئیدیش وەرناگرێت بۆ ناگەرمانە بیکەین بە ڕابردوو واتە هەر هێت هەروەکو خۆی ئەمێنێتەوە. A missile hit the ship ئەگەر هەتا ئێرە بێ بۆ منە ئەتوانین بڵین موشکێک لە کەشتێکە دەدات یاخود ئەتوانین لە هەمان کاتا بڵین موشکێک لە کەشتێکەی دا لە ڕابردووە بەڵام لەبەرەوەی وشەی دواتر یاخود بەشەکەی تری ڕستەکە لە and sank it واتە نوقمی کرد. sank ڕابردووی وشەی سینکە کە بەمانای سینک واتە نوقم دەبێت. sank واتە نوقم بوو بۆ ڕابردوو. موشکێک ئەم ڕستەیە واتە موشکێک لە کەشتێکەی دا ship واتە کەشتی and sank it و نوقمی کرد. دیقەت بە نەگەر بێت و بۆ نمونە لە ئینگلیزیە لە بری ئەوی بە کەسێک بڵێ thank you بڵێ thank you یعنی س بەکار نهێنی بڵێ س وانایەوەیە نوقمە دەکەم. یعنی گۆڕانکاریێکی زۆر ڕۆیە هەندێک جار ئەگەر تەنها یەک وشە گۆڕانکاری تیا بکەین و بۆ نمونە بە شتێکی سادە بیبینین گرنگی پێنەی. بەم جۆرەش کۆتاییمان بە ڤیدیۆی ئەمڕۆمان هێنا. هیوادانی ڤیدیۆیەکی بەسوود بووبێت و کەمێک وڵاتەکەمان دوور بکەوێتەوە لە ئەم وشانە و ئیترانە لە هەواڵەکان گەویستی نەبین. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن ئەگەر سبسکرایبتان نەکردووە لە خوارەوە بۆکسێکی سوور هەیە سبسکرایب بکەن بۆ ئەوەی بێبەش نەبن لەوانەکانی داهاتوومان. تاوەکو ڤیدیۆیەکی دیکە هیوامانکارێکی خۆشە بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.